هەواڵێکی ترمان تایبەتە بە نمایشکردنی شانۆی ماڵێک بۆ خۆشەویستی کە لە شاری سلێمانی نمایشکرا لە چوارچێوەی یوبیلی زیوینی فستیڤالی گەلاوێژدا. شانۆی ماڵێک بۆ خۆشەویستی نمایشکرا کە ماوەی مانگێک زیاترە کۆمەڵێک لە شانۆکاران با بڵین پرۆڤە دەکەن لەم کارەدا و خۆیان ئامادە کردووە کە کارەکەیان لە چوارچێوەی 25مین فستیڤالی نەدەوڵەتی گەلاوێژدا نمایش بکەن. بێگومان ئەم شانۆیە لە نووسینی پێشڕەو حسێنە و هەروەها پێشڕەو حسێن بۆ خۆی کاری دەرهێنانی بۆ کردووە و هەروەها لە نواندن و بە ئامادەبوونی کۆمەڵێک لە شانۆکار و هونەرمەندانی شاری سلێمانیە. لە چوارچێوەی یوبیلی زیوینی فستیڤالی گەلاوێژ شانۆی ماڵێک بۆ خۆشەویستی نمایشکرا کە لە نووسینی پێشڕەو حسێن و دەستان بەرزانە. شانۆکار پێشڕەو حسێن کاری دەرهێنانی بۆ کردووە. ماڵێک بۆ خۆشەویستی باز لەو گرفت و ئاریشە کۆمەڵایەتیانە دەکات کە بەرۆکی کۆمەلگا بەگشتی و کۆمەلگای کوردی بە تایبەتی و پەیوەندی کۆمەڵایەتی و خێزانەکانی گرتوێتەوە.